برۆنە بەدەستهێنان نییە ئافرەت دەبی مافی خۆی وەرگری مافی خۆی چۆن وەردەگری کە بتوانێت ڕزگار بیتن لە ئیکۆنۆمی بتوانێتن ئیشی خۆی پێداویستی خۆی دابین بکاتن بە کورت و کرمانزی چالاک بی ئیش بکە ئیشەکە شردنە ئیشی دەستی بکاتن دەتوانێت ئیشی دەماغی بکات دەتوانێت ئیشی دیکە بکاتن کە بتوانێت ئارامی ببەخشتن بتوانێت لە مامۆسایەتی بکاتن بتوانێت مۆزەف بیتن بتوانێت کارگایەکی بکاتەوە هەر کەسێک کە سەربەستی دارایی دەبیتن سەربەستی دیکەشی دەبیتن چۆن دەتوانین بڵێن کە ئازادی بۆ ئافرەت بەرقەرارە یاخود تەواوی مافەکانی خۆی بەدەستێن لەسەر ئافرەتەکە یاخود لەسەر کۆمەڵگەیە لەسەر هەموویانە ماف دان و وەرگرتنە بەتەنێ لایەک نابیتن چ مافی وەردەگرێت چ مافی دەدەتن کۆمەڵ ئەگەر دوو کەس بن دەبێ هەردوو یەکدری بناسن وەرگر و ئاڵۆگۆر بکەن لەگەر یەکدری ماف و ئەرک کۆمەڵش بی دەبێ کۆمەڵ هاوپەند بیتن بە دانانی کەمترین شێوازی ماف لە هەر پێداویستەکان لە هەر تاکەکان ئافرەت بی یان پیاوی لە وڵاتی ما ئەگەر ئەمە بتوانین زیاتر فرسەتی بدەن ئافرەتی باشتر دەبی چونکو ئەمە نیوەی کۆمەلگامان تقریبەن سست بووە ئەو سستەی دەبیلا بن حتا کۆمەڵ پێشکەویت ئەنجام نەدانی هاوسەرگیری بۆ خانمان ئەمەش زەوتکردنی مافی ئافرەت نییە کە بەشێکیان خۆیان ئەم مافە دەخوان زەوت دەکەن ئەتو چ دەلێ ئەوشە چی شخصیە من ناتوانم پێیان بڵێم ئایان نە هەر کەسێکە خۆی قەرار دەداتن مرد بکە یان ژنی بینیتن چی دێنی کو دەینیتن ئەمە نەتاک خۆی دەگەڕێتەوە تاچ خۆی دەگەڕێتە لەسەر کۆمەلگای خۆی دەگەڕێت لەسەر خێزانی خۆی دەگەڕێتەوە ئارائیمەش بەشێکی ئی کۆمەڵە بەشێکی ئی خێزانە بەشێکی ئیمەیە ئەوە ئارای کۆمل ئەو جا دەبێتە ئارایی فەرد